لایەنە سیاسیەکان هەندێکیش بەرز و هەندێکیش بەردگیکار لە مەسەڵە لەسەر ڕەوشی هەرێمی کوردستان کە ماوەیەکە لە چەند شار و شارۆچکەیەکی کوردستان خۆپێشاندان و ماگرتن دەستی پێکردووە ژمارەیەکی زۆر لە ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی لە شاری هەولێر کۆبوونەوە و پێکەوە تەکیدیان لەسەر 5 خاڵ دەکرد کە پێیان وابوو لەم بارودۆخەدا لە بەرژەوەندی حکوومەت و خەڵکی کوردستاندایە. ئێمە بەردەوام دەبین لەو کۆبوونەوانە و بەردەوام دەبین لە گەیاندنی پەیامی شەقام بەجۆی دەسەڵاتدارانی ئەم وڵاتە. خۆتان دەزانن ئەمڕۆ لە هەرێمی کوردستان بارودۆخێکی ناهەموار هەیە. ئەم بارودۆخە ناهەموارە، ئەم ئاڵۆزیانە و قەیرانی سیاسی لە هەرێمی کوردستان، قەیرانی دارایی، هەموو ئەو قەیرانانەی کە لە ئێستادا لە هەرێمی کوردستان بوونی هەیە دەخوازێ نەک ئەم جارە بەڵکو چەندین جاری دیکەش ئێمە وەک ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی لە هەرێمی کوردستان سەردانی لایەنە سیاسیەکان بکەین. چالاکوانان پێیان وایە هۆکار گەلێکن کە فەرمانبەرانی هەرێمی کوردستان نەتوانن مافەکانیان بەدەست بێنن لەوانە شەڕی داعش و بوونی نزیکەی 2 ملیۆن ئاوارە و دابەزینی نرخی نەوت. هەرێمی کوردستان ڕوبەڕووی چەندین قەیران بوو لەوانە قەیدانی ئابووری و هاتنی بەلێشاوی کۆچبەران و دابەزی نرخی نەفت و هەروایەک لە کێشەهارە گەورەکان دواکەوتنی موچەی مامۆستان و فەرمانبەران و پێشمەرگە بە تایبەتی بۆیە داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان ئەو هەنگاوانە کە چاکسازی کە ڕایگەاندووە خێراتر بکات چونکە خەڵک زۆر بێزارە خەڵک بێ موچەی خەڵک دەناڵێ ملیاردلێر و ملیۆنێری گەورەمان لە هەرێمی کوردستانی ئەدی ئەمان ئەگەر ئەمڕۆ بە هەرێمی کوردستانین بە خوێنی ئەم میلەتە گەویشتن ئەو پارە زەبەڵە ئایان بەدەستێنەوە ئەگەر ئێستا هاوکاری هەرێمی کوردستانەکەن کەی هاوکاری لەم کۆبوونەوەیەدا چالاکوانانی ئامادە بوو ڕایانگەیاند بۆ هیچ لایەنێک و ڕێکخراوێک نییە خەڵکی هەرێمی کوردستان ئاراستە بکات بۆ تێکچوونی ڕەوشەکە چونکە دوجار کلینیکی گەورەی ئەمنی دروست دەکات کە ئەمەش لە بەرژەوەندی خەڵکی هەرێمی کوردستاندا نابێت. ئەحمەد زێباری دەنگی ئەمریکا، هەولێر.